سەرۆک و چوارژن. مەسەلەی ژنی چوارەمی عەلی باپیر و گەیشتن بە ئاواتەکانی بە تەنها ڕەهەندێکی نییە، بەڵکو جگەل لە ڕەهەنداینەکەی ڕەهەندی کۆمەڵایەتی سیاسی و فکریشی هەیە. بەرلاشتێ ڕەهەنداینەکەی تێڕوانینی پیا و بۆ ژن بە تەنها تایبەت نییە بە ئیسلام و تەنانەت ئیسلامی سیاسیش نییە. بەرلەوەی عەلی باپیر بگە بە لوتفی خوداوە ئەو مافانەی بەدەست بخە کە خوای گەورە پێی بەخشیون لە دوای ڕاپەڕین سەرەتا چەپ و مەپ و نەتەوەییەکان و دیموکرات و سۆسیالیستەکان هەستان بە ژنگۆڕی. چۆن فیتەر ماوە ڕۆنی ماشێن دەگۆڕێ، ئەلمانیا شاخاویەکانی کوردیش دوای ڕاپەڕین هەر ئەوها ژنەکانیان گۆڕین و ژنی نوێ و جەدیدیان هێنان. بێگومان حکایەتەکانی عەلی باپیر جیاوازن. باپیر لەو گروپانەیە کە لە کاتی خۆیدا وەک زۆربەی زۆری چەتەکانی شاخ دەستی نەگەیشت بووە لوتفی خودا، بەرەڵایی، غەریزە و دەسەڵاتی ئاغایەتی. بۆیە ئەمجارە لەسەر تەریقەتی موحەممەدی ڕووی لە شاخ کردەوە و لەگەڵ برا پاسدارەکان دژ بە دەوڵەتی عێراق جەنگاوە. دوایەوەی خۆی لە ئەلقاعیدا موتوربە دەکا و شەکراوی جیهادی کافران و ئەمریکیەکان دەخواتەوە تا ڕۆژەی ئەمریکیەکان دەستگیریان کرد. باپیر دوای ماوەیەک لە زیندان لەگەڵ سیستەمی کافری ئیمپریالیزم سازشی کرد و باڵی جیهادی تەڵاقدا و لە سەرگۆشەیەکی سفرەی کوردایەتی لەگەڵ برا کافرە کوردەکان دادەنیشێ. عەلی باپیر لە دوایین ساڵەکاندا هەستی کرد کە جیهان پەیتا ماڵەوەی لە ئیسلامی سیاسی ئەلقاعیدە ئیدلیبی دەکا، هەڵسا و ناوی حیزبەکەی لە ئیسلامیەوە گۆڕی بۆ دادگەری. ئەگەرچی تێڕوانینی ئیسلامی ڕادیکاڵەکان و بەداعش و جەبهەت نوسڕەشەوە بۆ ژن وەک عەلی باپیرە، بەڵام هێشتا ئەوان باشترن کاتێک کە لەناو جیهاد و سەنگەری بەرگریدان بەو شێوەیە بیر لە سک و بنسکیان ناکەنەوە. زۆربەی لە ئەنگرانی حیزبەکەی عەلی باپیر کەسانی موسڵمانی هەژارن و بەڕاستی باوەڕیان بە ئاینەکەیان هەیە. لە بەردەرگای مزدەگەوتەکاندا کەوتون، چاوەڕێن سەرکردەکەیان ڕۆژێ عەدالەتی خودایان بۆ بگەڕێنێتەوە و ڕزگاریان بکات لەو دەردەسەری و هەژاریە. کەچی کوردەواری گوتەنی کەر لەکوێ کەوتووە و کوندە لەکوێ دڕاوە. عەلی باپیر یەکێک لەوانەی کە شان بەشانی چەتەکانی دیکەی کوردایەتی ترسی لە ناوچوونی پێگەی هەرێمی کوردستانی لێ نیشتووە، بەڵام سەیرکەن ئاژەڵێکی وەک گورگ کاتێ ببینێ دوژمنەکەی نزیکە بە هیچ شێوێ بیر لە سێکس و غەریزەکانی دیگەی ناکاتەوە، بەڵکو بەردەوام پلان دادەنێت چۆن بتوانێت بەرگری لە خۆی بکا و نەهێڵێ پەلاماری بدەن. یەکێ لە نهێنەکانی مانەوەی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و گەورەبوونی ئۆجەلان کە لە زانکۆی ئەنقەرەوە تا دەشتی بیقاع، لەوێشەوە تا دیمەشق و ناوکونجی زیندانیش هەروەک کەسێکی استراتیژی مایەوە کوشتنی غەریزە ئاژەڵیەکانی پیاو بوو. کەس داوای لە عەلی باپیری داما و نەکردووە ببێتە پیاوێکی استراتیژی وەک ئۆجەلان دەیەت لەگەڵ دڕندەترین سوپای ناتۆ و هێزە ئیسلامیەکان شەڕیان پێ بکە. بەڵام مامۆستا هەر هیچ نەبێت تۆزێک بەزەید بە حیزبەکەت بێتەوە کە دوای بزوتنەوەی گۆڕانی عەلمانی ساقیترین بزوتنەوەی ئیسلامیە لە کوردستان. خودایە موسڵمانانی هەژار و ساف و ساوی بکەی بەردەرگای مزگەوتەکان بپارێزە لە عەلی باپیرەکان.